ئێمە کوڕێکخراوی لانەی مەڵانی کوردستان بە بۆنەی بەسمێنجی نۆڤەمبەرەوە هەڵمەتی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی نزیکەی 14 پارێزەر و کەسایەتی و چالەکەوانی باری مافەکانی مرۆڤمان ئەمڕۆ لێزێنان پیان بەخشی ئەم کەسانە ئەوانن کەوا دەورێکی باڵیان هەیە لە ئاشتی خێزانە ئێمە بە باشمانزانی ئەمڕۆ لێرە کۆیان بکەینەوە بە ئامادەبوونی دەستگا حکوومیەکانی خانەقین سوپاس و ڕێزانیان بدەینێ و هەروەها هیوادارین بتوانن کەوا داکۆکی کارێکی سەرسەختی مافەکانی مرۆڤن و خێزان و مناڵان لەبەروی مناڵان دەبنە قوربانی خۆتان نەزانن ئێستا ئەم پەتایە ڕووی لە وڵاتە کرد و کێشەی ئابووری هەیە کێشەکان زیاتر باڵەوکشانە چێتون و تیژی زیادەکە بەڵام ئێمە لێرەوە پیامان ڕاگەیاندووە لەگەڵ ئەو پارێزەرە بەڕێزانە بتوانن تونوتیژی کەمکەنەوە ئاشتی بگەڕێنەوە بۆ ناو ماڵان و بۆ ناو خێزانەکان و لێرەدا ئێمە سوپاسی دەستگاکانی سنووری گەرمەسێر و خانەقین دەکەین ئەرکیان کێشاوە بۆ ڕێخستنی مەراسیمە لەگەڵماندا و هەروەها بەڕێوەبەراتی تونوتیژی گەرمیان مۆبایەتیمی خانەقینیان